کوردسات مای شانازی و جێگای سەربەرزی و ئیفتیخاری ئێمەیە. هیوادارم ساڵ بە ساڵ بگرە مانگ بە مانگ بەرەو پێشکەوتن و گەشەکردن بڕوات، تاوای لێبێ ببێتە شتێکی نمونەیی لە ببێتە ئەستێرەیەکی گەشت لە ئاسمانی کوردستاندا. سوپاس بۆ هەموو ئەو کەسانەی کە لە کوردسات کار دەکەن، سوپاس بۆ هەموو بنەماڵەی کوردسات بە پیرۆزبایی گەرم لێیان. هیوادارم کوردسات لەسەر دەستی ئەوان بگاتە ئەو پلەیە کە دەمانەوێت. بێگومان هیچ شتێک لە دنیا کامڵ نییە، کەمال هەر بۆ خوایە. بە تایبەتی هەر کارێک لە دەست پێکە کاڵ و کرز دەبێت، کەم کورتی دەبێت، بەڵام جێ شانازیمانە کە کوردسات لە دەست پێکەوە بە شێوەیەکی باش بەرەو پێشەوە دەچێت. بۆ ئێستا دەتوانم بڵێم گەیشتێتە قۆناغی کاملبوون و گەشەکردن. ئینسان دوای قۆناغی کاملبوون بەرەو پیربوون دەڕوات، بەڵام هیوادارم کوردسات بەرەو پیربوون نەڕوات. کوردسات بەرەو ئەوە نەڕوات کە کۆم ببێت و بێتاقەت ببێت و بێتوانە بێت، بەڵکو زیاتر گوڕوتەوژم بەخۆی بدات و باشتر خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستان و عێراق بکات. سەرکەوتن بۆ هەموو ئەو کەسانەیە کە لە پێناوی کۆمەڵانی خەڵکدا ژیانی خۆیان تەرخان دەکەن.